زۆر خۆشحاڵ بووم کە سیڤیەکەم وەرگیرا. ئێستا پێم بڵێن چ مەعامەلاتێک پێویستە بیکەین بۆی کە ئیشەکەی دەست پێ بکەین. سارە خان یەکەمزان بەخێر بێ. سوپاس دەکەم بەڕێزی. طبعاً دەگەر کاکاوەی تەماشای هەموو سیڤیەکەمان کرد. بەڵێ. سیڤیەکەی تو زۆر باشتر و ڕێک و پێکتر جوانتریش بوو. سوپاس دەکەم بەڕێزی. سارە خان دەتوانین دەک پرسیار لێ بکەین؟ بەڵێ فەرموون. مێردت کردووە؟ بەڵێ بەڵام مێردەکەم کۆچی دوایی کردو. باشە سارە خان ئەدی منداڵت هەیە؟ هەست ناکەن ئەو پرسیارانە هیندێک شەخسین؟ سارە خان گوێ بگرە، ئەو پرسیارانەی ئەمە دەیکەین هەمووی پەیوەندی بە ئیشەکەوەیە. بەڕێزم، من مێردەکەم زۆر خۆش دەویست، ئێستاش زۆرم خۆش دەوێ. منداڵێکیشم لێ هەیە. هیچ کاتیش حەز ناکەم شووی بکەمەوە. باش سارە خان، بەگشتی وەزعت چۆنە؟ داینی دارایی لە هەموو شتێک. ئەکید ئەگەر باش بە ئیشم نەدەکرد، وانییە؟ قسەکەت تەواوە. باشە سارە خان، کووە تا ئێستا مێردت نەکردیتەوە؟ بەڕێزم، گوتم من مێردەکەم خۆش دەویست و ئێستاش خۆشم دەوێ. هیچ کاتیش نامەوێت شووی بکەمەوە. من نازانم مەقسەد و چییە لەو پرسیارانە. ئەوە لە بۆ تومانە لێمان ببوورە ئەگەر هەر شتێک زەحاجی کردی، بەڵام ئەمە ئیشێکمان هەیە ئەگەر لەومان بکەی وەزعی تو وەزعی منداڵەکەش زۆر باش دەبیت. ژیانت بە تەواوەتی دەگۆڕێت. هەموو کەسێک حەزی لێیە ژیانی بگۆڕێ. باش، ئێستا مۆزوعەکە بە کاکاوە لەوتون کاتۆ بە تەواوی. باشە؟ سارە خان، ئیشێک هەیە پەیوەندی بە دایرەکەمانەوەیە. چه ئیشێک؟ یعنی حەزمان لێ خۆت لێ نزیکەوە، پێویستمان بە هەندێک وێنەیە. کەسێک هەیە پێویستمان بە هەندێک گرتە ڤیدیۆی ئەو کەسە هەیە دەمانەوێت خۆتی لێ نزیکەوە. ئێوە خۆتان پێ پیاوە؟ هەی بێشەڕەفینە بێکەرامەتی، ئێستا سیرکەن بزان کو دەچم شکایەت و لێ دەکەم لە لای مودیر. بە سیرکەم بزان چ دەکەم. منداڵمان وردە تکاتی دەکەین. سیرکەن باسی مناڵتان نەکردبە دەڕۆیشتمە لای مودیری شکایەتم لێ دەکردن، هەیە شەڕەفم دەبردم. هەی تف لە شەڕەف. سارە خان، کاکە ئەمن لە ئێستاوە وازم لەو ئیشەی هینا تەواو هیچ کەس ئەولای لەگە من مەکە. ئەلۆ ڤیان، لە چی؟ هێواری وەرە ئەو پارکە ئەوێ هەموو زای یەکدی دەبینین. وەرە و تەواو دەی خواحافیز.